ئاو مردوو زیندوو پاکەکاتەوە، دڵگڵاویمە لێ ئەشواتەوە. وا دیارە ئێمە لە ئاو و گڵین، لە سروشتمانە پاک و یەکدڵین. کەچی بە جۆیێ هەوا ئەستێنین، ئەبین بە ئاگر خەڵک ئەسووتێنین. ئاگری جەهەنەم ناهێنینە بیر، بە پاڵی شەیتان ئەکەوینە بیر. چونکو ئاگرەکە لە پێش چاو نییە، هەمرێ ئەڵێن حەو جەهەنەم چییە؟ کەوتینە دەورێ تێکەولێکەیە، هەژار هاواری پارە و تیکەیە. خەیاڵی ئاش و ئاشەوان گوێیە، هیچیان نازانن دانیان لەکوێیە. کاتێ باراش هات هەردووچیانەی خۆ، ئاوی ئاش ببڕێ بەرداش لەسەر خۆ. ڕۆن و برنجکڕ نۆتیان زۆر پێیە، چۆڵەکەی دەشتی و بەرگی دەشتەیە. ئێستا کڵ نادەی بە برینەوە، با ساردی ئەوسا سارد ئەبینەوە. ئەم تەقاویتە بۆ تەقاویتە، مەعاشیان کەمە و نانیان بێپیتە. ئەوی هەتی و لێکەوتووی ناوێ، خوا لە دەفتەری خۆی دەریان هاوێ.